ئێمە وەکو تیمەکانی سنووری بەڕێوەبەرایەتی هەڵەبجە بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی قایمێتی پارێزگای هەڵەبجەیە وەکو بەشی خۆپاراستن بە هەماهەنگی لەگەڵ دەستگای ئەمنی هێزەکانی ئاسایش و پۆلیس بە تایبەتی لە ئەمڕۆدا کە دوێنێ شەو بە شێوەی ئیعلانمان کرد کە بە هیچ شێوەیەک نابێت هاوڵاتیان بە تایبەتی شۆفێرە بەڕێزەکان کە بێنە سەر شەقام و شوێنە گشتیەکان بۆیە تیمەکانی ئێمەش بە هاوکاری برادەرانی هاتوچۆ و دەستگا ئەمنیەکان بەردەوامن لە پاراستنی ژیانی هاوڵاتیانە و ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت تاوەکو ژیانی خەڵکی بە تەواوەتی موسۆگەر دەبێت لە ڕووی تەندروستیەوە پارێزراو دەبێت.